يعني أذن اللي تزام دولين يتلو تزابي من نادي والله شنقا تصدق يا كاكا هستا كاس بيش نيوندي وتوا أتو كاس بيتزا والله أبدا ما قوراني بيش كاتخوا أنت بيقولاني بيش؟ كل تودا زين الريب رزق بيقولاني بيش؟ أجا بداش نقوراني دلهم رجع خوالي ذا كم غير ماما دوم توامنيا أزا صبرو دري أتو دولة من بين صرت سايش تدرى من بين أتو راس تقوراني بدل مزانا دنقو بتسوي كاكا ميري ميشك ما بس صبرو دري نعطي بس رابط دلهم بو داي نم ديرون عاشي بختم يا خوشي للرجعانم فلك ترخي زمانا جيرو داي ترى تزبطانم بس ميشك بردن بس دري هنا عم يتصريني نا دور لخوات أمي ولا يتوزيرك ترى عقل ترى أتيك زين دس يطوب ها أما زورة توزيرك ترى عقل تريشم هاستا برو دري وازمي بين نعم هاستا برو دري نارو ها يكشق اليد ما تا ما قاش نبي كذا قصتي بغاز هاستا برو دري نارو كل هاستا برو دري هاستا برو دا كل هاستا دا كل هاستا برو دري شو دري چیە و هاوارا دا تلا دنگ ناخوش دا چی ناخوش تخوا ئەر وەڵا دەنگی نەخۆشە باشا داك شبري لسريمنا هل هذا سري وين ڕێکی هەستە جەژنە بچن لە بۆ ماڵە دراوسێ جریان گرانەدا هەستە سيدا كاجي الموديل يا وشتانا ما يسمو التلفون ئەی مۆدیلی موبایلەکەی دەستە عارف هەستە دەرگای هەستە هاتوش هەستە هسه برو دري هاتوش لەگەڵ پێمە هەستە تا لە بناڵێ ڕۆژانە بقول ها خرابتك كرة دركي كنا خاوي كرة تستانة وكرة كرم أو شر الصيام بودك يا خوبا خير يا خالد إيه بس ما تسوي بقى خالو كرة أو بون ترشاية تسير لنقودي كرة لو خوتا نشتبه وجيجني ورخالة يزي بداني قتها أو جيجناني خود ورقت برو كا لبس حام بزر من دي كا قول سيني خوش كم قول سين دام يا مناك عباس گیان بەخێر بێ جدت بيروز بيخوش كم چاکی کاکە گیان باشی ئەی ڕۆ ئەوە چیە بێ پشتێن هاتووی والله خوشكم أول ناو تاكسي هندم قرماب وهندم قرماب ولا بشتيم كرده ولا تنيش تخون دانا بس هاي كشم جو قلت موشي دابازين ببين بينوا دابازين ما يوجد بيرين أبو بس غم النبي الرقم كم قرتيا خدا عالي من نيت وش كاتي لي ذاك أري خوشكم أو قد زيلا أنا سيأتو بخيوت كردي وازم لێ بێنە مناڵی زۆر و بۆر چی بکەم خاري يا خوبا خيري دوشيني عمل دريج في كرم رقع عقل من عقل والله خار آخر دبين باشتك هي سيا والله قال زور عازل لو ديوي دري خار موش تقري ذا مقل سريناتي الله تجيجاني خود ورقت هسه برودي والله قال تبزم ما دشينيو أخي بشرني لو إذا تاشتين موا ساكم ناكل خوشكم یاخوا و دەستانە خۆش بێت أري خوشكم نا محمود ليري نا أحمد ليري خير ناتينا أمن قوتم يستبيش من ليرنا إيريان عودان كرتوا ناوجەرگم ڕەش بۆ تۆ بەدەستیان ئەحمە بە تەمای بێ ئەڵێ مەحمووی لێ بێ من نایە واش لو زماني بزانا مال خراب أولادي قوركا عمري خود لسوان داني آخر جنيا لرقية قدرينينا كنداتش خويان خەتای ژنەکانیانە ها محمود إبراهيم أو قول له شيء فش كتو كورا أو سينجل له شيء در براندي ها بوتو خالة أوصل لسراتي كورا بروي وده تستني والله يشوفوا تترات برو قشبر بانيا بده ما برشابان دانیشە لەبەر زەختەکە أدب سز ئەلو والله داي جان جشن فيروز بيا ئەگە دایکێ بمرێ جەژنیش لە تۆ پیرۆز بێ دايك قرار ويا بين بو ماليوا ئەی ڕویاخوا بەخێر بێ ڕۆڵی ماڵی باوکتە جەژنە و دەوەنە ڕۆڵە واسێ بەبێتەوە بۆتان بۆ دیان نەبوون بەم جەژنە دايك جان خو أحمد نابويا باوا بەڕێگاوە ئەویش وایسایەت والله دايك جان مادام أحمد منا مسبيني ئەیە ڕۆڵە بۆ واڵی جەژنە وەرەگەردن ئازای لێک بکەن بران ڕۆڵە گیان بۆ واکەن لەسەر چی واشە بدا من خوشكم بدا براي خود او قرانه تو ناويرن لقسم درسن اما المجلس نيه قسم بكوت عاردي وش مشكله جوره حل دكم الو خالد جان جشن فيروز بيا هاي خوا مبارك كان اخشي لهزار جشن بي سرخر او تشدنا هاي نايم غصب الله سردي والله خالد جان ما دام احمد بسري تو من نايم حزم لشارينيا اي باشا يك سؤال ليبكم باشا او برايا فقيريتو دقي لي داي نخير باري لي بردي نعم مشكلة لو كردي نخير إيدي السبب لو دكان نقول كاكا لو دكان أزانيش يا خالد جان بال السفريك مع كربيكوا تعليقي لخزانك مع بخوام نشبي من أخوش هيدا والشي زلا بري والله
گیانە بە قوربان باشە کەسم دێ باشە بە قوربان زۆپاکە کوژانەوە باشە جەری ئەحمەد نا ئەحمەد دڵی زۆر باشە بۆ دڵی دێ من ناڕەحەتکە لەسەر قسەی من قسە ناکە باشە بە قوربان باشە خواحافظ چیوە؟ خوشکمە هەمویان دەچنە ماڵە دایکم کوتیان هەموو لێ کۆ دەبینەوە ئەتۆش بەرەوێ نا بابا ژنەکە تۆ لە بخۆت و بۆ وعد ئەی من وتم بە دایکم یەم بۆلات دەیجاتیە خۆ دایکت تتی لە نایە سبێنێ بچین آخر وعدم ماوە تێ ژنەکە وعدت داوەتەیە من نایەمەوە پێت بڵێم ئەمە خوشکەکانم هەموو لەوێن هەموو مێردەکانیان دەیێنن ئەی دەمەنیش نایەم دەنایی چ بکەم نای بەجار و بەجەهنەمە تۆ بچە ماڵ دایکی دەم دەچمە ماڵ دایکی ئەدێ ئەوە چییە پیاو نایە لە سەعبەت تێ بکە ژنەکە لە خۆتەوە هەیەکسە هەڵەچیت یەڵە چیم بۆ ماڵی دایک تو تەواو بەس یەک دەقە بە تەلەفۆنی بۆ دایکم کەم چی بکەم ئاخ چی بکەم لە ژنی جوان خوشکم ئەوزە ئەمن دەڕۆم ناڕۆی لێرابی لێسا ئەحمەدی بابی بینی ئەوە تەلەفۆنەکە ئەحمەد ئەلو دایکیان دووبارە جەژنە پیرۆز بێت جەژنی تۆش پیرۆز بێەوە نەگەیشتی ڕۆڵە دایکیانڵێم وەڵاهی ئیشێکمان بۆ دروست بوو ئەمڕۆ ناتوانم بێم بۆ ماڵتان ئەیکەنە ڕۆژێکی کە سبەینێ ئەی ڕۆبۆچی نایەی بدە من ئەوە زۆر لە مەحمودی پیاوترە لە قسەم دەرناچی گوێم لە دەنگی خاڵە عەباسم بەخوا قسەی قۆڕی وای لایە ئەلێ خاڵە عەباس جەژنە پیرۆز بێ ئەی خوا مبارەکە کاکە دەوەرنەوە لە چێمانەنگۆ وەڵی خاڵە عەباس بە چاوی تۆ ئەها بە گیانی تۆ تۆم بەقەدەر هەموو نیاخۆشەوێ ئیشێکی زۆر زەرورم بۆ پیا بوو دراوسەیەکمان ئەمری خوای کردووە ئیشی چ کاکە ئەی هاوەردەوەرە بەڵکو دەتان بینم ئەمیش دەڕۆم ئیش کەمەیە خاڵە عەباسیان تۆ زانیت چەند حورمەتێ لای من هەیە چەند بەڕێزیت من کە تۆ بینیم یەک دنیا قسەی قۆڕم بۆکەی ئێستا قسەی تۆم بۆشکێ بەس بە قورئان بۆم ناکرێت آخر ئەمن دەرێم وەرە یعنی وەرە خاڵە ئەزانین چۆن عاجزمەوە بەخوا خولە لە هەر شوێنێک ببێ بە نایم بۆ شوێنە یعنی قسەی خارەی دەشتێنی خاڵە گیان تۆ بۆ قسە وەرناگەی من پێم وتی نایم و تەواو ئای دە پێشەوەی قەپاتکەم یەک قسم پێتە فەرموو ئەتوو لە شەنگە و قارەی گەلە کەم و کورتتری دەبڕۆ دەی وەڵا دایخست بەخوا خاڵێکی کەرم هەیە لە ڕقی ئەو خاڵم ڕێک یەڵە بۆ ماڵی خەسوو قوبانی بە یەڵا ڕبڕێ لێگەڕە خوشکم وازیان لێ بینە ئەتوو بەم بڵێ پارەکە لە عەبدولقادری وەرگرت قەردەکە نەوەڵڵا ئێ خوشکم دەبڕۆ لێ وەرگرە ئەو دوکانێکی ماسی گەورەی دانایە هەدی ئەوی ڕۆژێ دیتم قسەم لەگە کرد گوتم عەبدولقادر قەرد کەون دەبی بەس نامری ها گوتم ماڵی خوشکم بڕک پارەیان لەکنتە کەونە قەردە گوتی لە بیرمە حازرم کردیە بابێ بیدەمێ بڕۆ لێ وەرگرە چم لێ وەرەگرمەوانی شەنگە قالە ئیلا خەبەرێکی خۆش پێ دیارە قەرسی باوکتانم وەرگرتەوە تەواو ئاواتەکە ماتەدی یەک دوکانی مۆبایلی جوان دادەنێ ماشەڵڵا موبایل سەر خۆرەگری بەدەستەوە بەرە دابڕە ئەوم باش تازە لە بە من دەکری دایخۆ شتی وانە ئەمە خۆ من پارەمۆ نەگرتوتەوە لە باتی و ماسیەکم وەرگرت مازی چاخۆڕە بەڵام ئەبێ هەموو براکانتان لێ بخۆنەوە ماسیە وڵی دایانە قابیلیان هەرە ئەومانتینی لەگەرت کوڕەمە میراتی هەمووتانە بڕۆ دەبی بەنە بوو ئەم دەی باش پێ ئەلو مەحموودیان ئەم کاتەتان بەر جەژنتان موبارەک بێ بەخێرێ کاکە بەخێرێ ئەی ئەو کەسەی کە ماڵی مەت پێ نەدەزانین ماسی ڕێی ماڵی مەی پیشاندای تەنەبازی تۆ کامیانی نامناسیەوە قالەمە قالە گچکەکە دەکەواتە ئەمێم فەتاح بوو ئەمە کا فەتەعمانەیە ناقشت ناگرم سارێک جار ناوی تەنەبازی دایکم کووە لە مەتبەخەیە لە مەتبەخ چیەکە ماسیە ماسی تەنەبازی زۆر مەکە مەحموودیان بەخێر بێنەوە چی خۆتان کردو بە میوان بۆ نادانیش یاخوا بەخۆسا قەوم بیاوەی من ڕۆڵە سۆری گوڵەکەم یاخوا بەخێر من دەی وەرە دانیشە باشن پێشکەوێت پێشکەوە ژنەکە فەرم و مافی ژنان لەسەر تەپڵی سەرمە کاکە بین و خەوای بۆ ئەخیری تەمەنەی ژنانیش دەرسووی ئەزانین بۆ ئەخیری تەمەنی جەنابیش زۆر واشی دەرچویت دەم ناوەنەوەتن یاڵە چەی هەردی بشێنینە دەی مسەیتریشم یاخوا بەخێر بێن وەرە کوڕم وەرە دانیشە ئەحمەودیان بەخێر بێن زۆر چاوەڕم کردن ڕۆڵە بۆ دیانی نەبۆچی وام لێکان
والله هدایەکیان جەژنەکە مبارەک بێت. ببوورە دایەتجان دۆنێ نەهاتین بە خودای دایکم زۆر نەخۆش بوو دەنا بەدڵ و بە گیان بیرم دەکردی بەڵام دەبوو بچم نەچوو بام نەدەبوو. ئیشەڵا باشە بێت. لەو شینە دوێ چی بوو؟ هیچ پێت دڵم بە بچینەوە دیسان دایکت دیزمان بۆ بلبل ئەلم ڕۆڵە دوێنێ بۆچی نەهاتن قەیسێکی خۆشم لێ نابوو حەستان لێ کرد بچم شیرینیشتان بۆ بێنم دای ئەوە نێت تۆ ماسی بۆ کردوین ئەلم دایە خۆ ماسیەکە و دەستکاری نەکرد ئێرە ڕۆڵە بەبێ بۆ چۆنەی خۆ ئەوە دایکە سلام علیکم. عەلەیکم السەلام مەحموود گیان دەسێ ماجەکەم دایکە گیان جەژنی شێ پیرۆز بێ هەموو ساڵە لە خۆشیاوی. جاژنی تۆش پیرۆز بێەوە ڕۆڵە بۆ سەمیعە و نەهێناوە وەڵا دایکە گیان منیش گلەی بێ و هەیە. چیە ڕۆڵە؟ بۆچی ماسی و کردووە؟ نازانی ماسیم بۆ هێناوی؟ تۆش هێناوتە؟ ئەی چۆن؟ ماسی وەرە. قەم ڕۆڵە ساڵح بی. سلام علیکم. وعەلەیکم السەلام سەمیعە گیان یاخوا بەخێر بێی. پیف لەم ماسیە ئێمە دۆلفینمان پێ بێزمان نایە باسیکەین ئەڵی قسام بکەی من پیاوەتیم کرد یاخوا بەخێر بێ سەمیعە گیان. چۆنی مامۆژە؟ چاکی بۆ ساقم بێڵی پیرۆز بێ. ئەرە دەبەسە دایکە توێخێکی لێ بۆ دەبەسە. ئەی کە پێم خۆشە بووک و خەس و ئاوا بن ئەوە هەمووی شەهامەتی منە من. شەهامەتی منە ئەزمەی پیاوەت ژنانی ئەرە دەوەرە لامەوە وابوورام و دەوەرە تەنیشتم. ئازوو بیرت کردم بە ساقە. چێ بێت و ئیدارە ناکەم دەوەرە لامەوە دڵەکەم. ئەخوا عیبە پیا و ژنانی بێت دایکە ئەوە ڕەفیقێکمێ ئەمەمە بە شانوباڵی ژنەکەی هەڵەیە ئەڵە ژنەکەم لە دۆلفینە چێ بەو خوا حوتیژە. شەڕی ئەشکرا دەست پێ بکە دەی هجوم کە دەی هجومی چی بکەم من میسیم ڕۆناڵدۆم وەزیستە حەلم لای ڕاوەستە دایکە برادەرێکم هەیە لە ژنەکەم لە ماسیە چێ بە شەرەفم لە گەسی دوای سەعات پێنجەکەم بەس شیشەکەی پێوەمێنە خوا عیب ناکەن ئێوەڵی مناڵێنەوە عیب ناکەن ئێوە شتا ناکەن. دایکە گیان بەعزێ هەیە تعلیقمان لێیە ئێمە مستەقەفین ئێستا فێر بووین تیکتۆکەکەن تیکتۆک. تۆ دەڕابەی دەمە داخە جارە ناوەکەی فێر بە ئەوەی پێ ناوترێکی تۆت ئەو پێوترێ شیفۆن شیفۆن نانا حەیان مەبە و قماشە کیتۆ ئەوەی ئەوتی ئەرە دە بەسەر ڕۆڵە باوکتا بە سوێیەوە سەری ناوەتانە منیش بکوژن. گورە بە قوربانی سوێ بم دایکە گیانگاڵتە بە منەکە بەخواڵی مریشکی سوورە. ئەی دەرد تو جارێ هەر سەقافەتی جل لەبەرکردنە نییە لە ڕوێ بەو کراسەوێ دەرەوە ئەڵێ قاعدەی شەترەنجی کە خۆشە. بەسە جەژنە جەژن. ئەرە دایکی ئەو هەتیوە سەری لە منیش تێکگا بەخوا ئەڵم ماسیەکەمان بە خەڵوز بۆ برژێنی. نانە بە تەڕەماژەی بژێنە خەڵوزێکی بابە لە ڕۆنا سووریە کاتەوە نەخێرە بێ هەر بە خەڵوز بێ. وەرە تا بڕۆ لە ڕۆنا سووریە کاتەوە بۆ بە قسەی تۆ نابێ. ڕۆن یعنی ڕۆن نەخێر خەڵوز یعنی خەڵوز. ئەرە دە بەسە جەژنە ئاقالە و نقڵە بێنە. ڕۆڵە عیبە جەژنە گەردن ئازای لێکتری بکەن ئەمە ئاواتن بۆ لای دایکتان دڵخۆشیکەن. ئەکسەلە من لەکی باشە نقڵاوا گێڕێ نەکبەت. کوڕەچنیە چنیە پیاوەکە دەست خۆش بێ. ئەمرە نەمێ خەڵک بۆ برا گەورەی گەرە لە پێشایە بۆ برا بچووک چاو بە شەرف مەڵی یەک ساڵە دڵیان نەخواردو ئامانە تێگاکە. من ساڵێکە نقڵم نەخواردووە وەڵای ئێستا دانیشم بەڕەحەتی 1 کیلۆ نقڵ بۆ خۆم شیرە لە لوتم نێتە دەرەوە واز نایەنم ئەمرن نەمێنێ من نقڵ نەخواردووە ئەمرن نەمێنێ داڕزەی ناچسن بۆ مەعلوماتیشێ ماسیەکە بێ بە ڕۆن سوور کرێتەوە واللهی ئەبێ بە خەڵوز ببرژە. ڕۆن یعنی ڕۆن خەڵوز یعنی خەڵۆس ئەو لەگەی جێتە لەگە تۆمە احترامی خۆ بگرە ها احترامی خۆم گرتو ئەبێ بە خەڵوزیش بێت تێگەیشتی. وا لە منەکە لە کێش لە من ئەلە من براگەورەتە کوڕە جەژن داوەستێ جەژنانە کوڕە بای بۆکس بم لەسەری کوڕۆ براگەورەتە دەکەن ئەی بی ئۆن ئاخ ئایش وای دێت ئەرە دایکە و ماسێ بوو بەچی لاکەی دڵمانێ لە برسا. چاورێ لەسەر ماسیەچیتان لە خۆتان کرد
چۆن جوابی خەڵگەیەنەوە بەم جەژنە ها؟ ئەزانین چۆن دایژیان تخوازە کە ماسیەکە هات تۆ خۆ سەری گەورەت بە عەدالەت تەوزیعیکە لەبەر من برا گەورەم بەشی کلکەکەی بۆ ئەوەندانێ بەشی کە لەو نەرمەکەشی بۆ ئێمە قیروسیە ڕاستەکە دایکە گیان لەبەرەوەی برا گەورەم و عەقڵی لە دەستداوە ئێسقانەکەی بۆ ئەوەندانێ نەرمەکەشی بۆ ئەم کوڕە بچکۆلەی خۆدانە باشە بە ساقە بم احترامی خۆ بگرە خولە تۆ خۆ احتیرامی خۆ بگرە لێو قبوڵ ناکەم دایکم دانیشتووە مەڵم با قسە نەکەم دایکم دانی شەڕۆڵە دیسان دەسان پێکردەوانەیە ئاڕۆڵە و ماسیە بێنە السلام عليكم خاڵە خاڵە يا خاڵە هەلا خاڵە يا خاڵە هەلا خاڵە يا خاڵە ئەمە تێناگەم ئێرە ماڵە یا سەهرەیە ئەوە چێ کورە و شەقشەقە شەق چێوە خاڵە چەقەنەکەم دەنگی نایە بەدەم لێم ئەوە چیەوە چڕ چاوتان لۆ هاوەچی خۆخی سپی ڕزیە ڕزی ئەوە لەسەر ماسی شەڕیانە هەی ئەمرتان نەمینێرێ وەڵڵا ماسی هەندەی دەینی کورە ئایلەی نەدی و بدی ئاخر نەدیت کۆکەنە خوشکمەوانە نەدیت کۆکەنە کورە ماسی چێ ماسی هەر عیبە لەو ماسی وە دەکەن ئەمرتان نەمینێ ئەرێ خوشکم دەرێ ماسێکە زۆری مایە لێنەوەی هێنێ دەڕۆڵە دەبیێنە بینە کورە و ماسی بینە زووبە وەڵی خاڵە عەباس پێ ناخۆش نەبێ ڕێک تۆش طەبیعەتی پشیلەو هەیە بۆ حاسەی بۆنکردن دەرەجەیەکی کۆڕم ئامندرم خەبەریدا زانی مەوڕۆ ماسیە کورە دەبینە و ماسی بینە دەی ئەمەن یەک چش نییە سرم سوڕمایە لە یەک شتی حایر مایمە ئەنگۆ حەز لە چڕ چاوی یەکدری ناکەن بە قسەی کەس ناگەنەکن یەک خێرە ئەوڕۆ لە بەرامبەر یەکدری دانیشتینەوە ئەها ئەم پرسیارەی خاڵە عەباسم زۆر پێخۆشە زۆر جەوهەریە ڕاست و ڕەوان پێ بڵم خاڵە عەباس ئەوەی ئێمەی کۆ کردوێتەوە و لەم جەژنەیە ماسیە ئەی ئەمرتان نەمینێ کوڕم ئەی ئەمرتان نەمینێ داوە شێنەڕێ وەڵڵا کورە عیب نییە پیا و شخصیەتی خۆی لۆ ماسی بینتە خوارێ ها خۆتان ئەوها بە حقوبە دادەنێن و بە قسەی کەس ناکەن و حیسابی هیچ لۆ خارتان ناکەن لۆ داکتان ناکەن لۆ ماسی وەڵڵا عیبە پیا و لۆ ماسی بکە کورە دەبینە و ماسی بینە بردم لە برسان وەڵا خاڵە گیان ئەگەر ماسی نەبووە منیش تەنەزولم ناکرێ زانی بۆ بۆ لەبەرەوە حکومەت گرانی کردو ماسی بۆی ئێستا منیش حەزم لێتی ئەزانین چۆن خاڵە خۆی هەتا برسی و بێ ئەو ماسیە لە مەعیدا باشتر جێ خۆی کاتەوە ماسی سەگە وەرە سەجی چه حالی چه ماسی هەر ماسیە کورە دەبینە و ماسی بینە دەرێم هەستم بیدەمە بەر شاپان ئەرێ دڵم ئەحمەد من لە برستان مردم ئەرێ و ماسی چ بوو ئەرێ دەژنێ من چوو زوانم محموگیان ئەرێ چ بوو ئەو ماسی هەر نات من مردم لە برسا مەحموو بە ساقە بێ ماسیەکەش نییە بۆ دەبم بە ماسی بە ساقە خۆمە بۆ بژێنم با ناحەز دڵی بتەقێ ئەمرت نەمینێ زەلامەرێ وەڵڵا دەستی پێکردەوە خو ئەمە واز ناهێنە زانین چۆن شەڕی ڕاگەیاندن ڕناگرێت وەڵی منی شەڕی جەولی دووەم بۆ ناکرێت بەس دەتوانم پێی بم ئەی ئەمرت نەمینێ زەلامەرێ وەڵڵا کورە تا و ماسی بینە کورە شانگەی برام ماسەکەی دابەزێنە ئەرێ ئەو ماسی ئەژداییتان سوودانە موتان خواردووە ئەرە ڕۆڵە بۆ ماسیێتان خواردووە دەزانی لۆ سکە ئەنگۆ هەر هەمووتان ڕۆژێک لە ڕۆژان خەمەچی ئەو داکەتان نەبووە سەرەکتان لەو داکەینەدە هەر ئەمن ئەو کوڕێنی لە گەری مادی بوونیە لێ ئەماش بیراتەکەمان خوارد کورە هەی ئەمرتان دەمینێ ئەرێ وەڵڵا کورە من دعوەتەکەم بەجێشتە جیز چالووەم زەر بڕی بوو جیزەک کورە من گۆشتی جیزکم بەجێش هەی لە خەبری کورە بە چۆکت نادە چۆکت چەند درێژە ئەلو ئا گوێم لێتە کاکە ناتوانم برا ئەمڕۆ ئیشی دایرەم هەیە دێ خواحافیز خواحافیز پیاوەکە دەوەرە وەرە نانی بخۆ درەنگە باشەوە هاتم دان مەرژۆم کوڕم نان حازر درێنگە دەڕۆم هەما وەرە کوڕە نانی بخۆ ئەوە ئەمیش دەستم زل بۆ وەرم دەڕۆمەکەوە ئەرە چێ کاکە چاو نابینێت تۆ خەڵکە بۆی ملیۆنێک
قدينار قوربان ئەو ئیمزام هەیە تۆزێک بە پەلە مەمنونتم بۆ بکەیت. كاكلو عزلتات وتسقوما واخود بمن دادا بانی باش قوربان جا وەڵاهی ئیمزایەک مە وزوء زەرورم. كاه ئەوە تاڕۆ أو نا أو كلينكس ها حەوشە ها حوشتر ها حەیدەرە فەنی ها بشمينم دار دەی بە حیسێتم پژمینەکە ئەمانە بخانە ئەو ئیشی من ئەمڕۆ تەواو نابێت. كاكا أتوتسيا بوس بين صالحاني يقي دايرة فقيري وشي مدقرتيا چاوەڕاستەکەم یەک ئیمزای جەناب مێ و تەواو. بينا بزانم تسيا موضوع يقدر تلفونا أو راح وسور یەک عەبدوڕەحمان وەسۆ باوکات عبد الرحمن وبرادر ما باش. هلو عبد الوهاب كوي أولودوني نهاتبوي لما لي زوجتي كبة ما أخوات كبة هادنك قيمة أوندي تيدا وقيمة قيمة أوندا أوهم كشميشو باوي دەستێ ماجەکەم بۆ ئیمزاکە دوایی تەلەفۆنەکە بکە قوربان. وزاري مراجع لقر الرحمن عجليتي زور كاكا إيشي توتسيا ئەو تا قوربان. بر 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 بەڕێکی قوربانە بم بۆ بەڕێوەبەرایەتی شارەوانی. إيه ري 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 بابەت ڕێگە پێدان. ريقة في دانا تلاكا رزا چه رزا وەڵا ڕەزا جیرانێکمان هەیە کامەتە ليلة دسرايا قوربان ڕەزامەندی. رزا مندي بفا 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 کوا أو بفا کورە بفەرمونون ڕۆ ئەو بۆ نەیخوێنەوە بۆت نەجاتێ بم. باشتريش والله چاوەکەم طاقة مني بۆ بەڕێوەبەرایەتی شارەوانی بابەت ڕێگە پێدان تکایە ڕەزامەندی بفەرمونون بەکردنەوەی دوکانێکی تەڕ بۆ ئەمەی کە ناوی لە خوارم نووسراوە. أتزور عزلة دخيني وخرابة أو النسيم تاج راوست كاكا راوست حقو حسابها بيستو بينز روجيت كوروا باشە بۆ 25 ڕۆژی کە ئاخە تۆزەی ویژدانتان هەبێ فڕکانم پێکەوتو بۆ دوکانێکە بۆچی نابێت بابی بم لە مدیر ئیمزایکەم و تەواو. آخر كاكا أو إجراءات دوي أو ريدورة استدبي ببما أو غرفة برام برمان أوين دري توا كام غرفة كي تنشتي أوي إقناع كام دواكن سكرتيري حتى دقمكن مديري دوام خلاص دبي سبيني بتسموكني أو زت سروج راوستم حتى يمزادك دەکا 25 ڕۆژ منی داما و نیازم هەیە دوکانێکی تەڕ بکەمەوە جا بەس نەبوو نەمکردبووە جەنابی شێبەی مەعاملە دەستکێ سڵقم لێ بکەی بە ناموسم بە 7 ڕۆژ ناگەێتی نەتیجەی سڵقەکە هەنگۆ زۆر ئانتیکەنە دەزانی کاکە ئەنگۆی هاوڵاتی لووە عەجەلەتانە تێناگەم وەنی وەڵاهی ئێمەی هاوڵاتی ڕووی بابی بابمان ڕەش بێت ئەمە عەجەلەمانە ئەگەر شکاتم لێ نەکردی من پیاو نەبم باش هەتوو یەخەم بەردای کورە بابە من 20 دقیقە یەخەم بەرداوی ئێدە بڕۆ شکات کە مادەم بوو منیش بچمەکرد مدیری ئەوە سعات 9 هەتا دەگەمەوێ دەبتە سعات 11 برێ مامۆستا ئیجازەم بدێ وارێ مارەسۆنم هەیە باشە کاکە خواحافیز گوێ بگرە تا یەک هەفتەی تر نامەوێت کەس ببینم باشە؟ باشە بەسەر چاو فەرمو بەرز وەڵای چمە لای جەنابی
وڵا جەنابی وتویتی تا هەفتەیەک نابێ کەس بێتە ژوور ئاخە من ئیشم پێێتی کاکە دڵی کوردی نازانی جەناب فەرموویەتی تا هەفتەیەکتر نابێ کەس بێتە لام فەرموو ئیشی هەیە نییە منە چمە ژوورۆ بزانە چیەکەم وەرە کاکە مەمنوعە نابێ بچە ژوورە نابێ وازی لێ بنە ڕۆڵە وازی لێ بنە تۆ لە دەرەوە چاوەڕێ بکە بزانم چییە فەرموو چی دەوێ داماوە کەرولاڵیشە وەرە پێشە بزانم چی دەوێ سەر چاو منی حاجمە دی حاجە هەلت لەمە ئاتۆ بمەرێ ئەپا ئەمە ناکرێ منی حاجی بەدی ئیکاکە خۆ بەدەست ئێمە نییە کەوتم ناکری ئەنی ناکرێ منی حەدیدی عەبری حەتە ئێ ناکرێ ئەمە قال ناكريه منعا باتا هي حاجة حتى تا ايه ناكريه حتى تا ما حتى تا باهيش يا وين ناكريه من حتى مني حاجة هي وسعة اوشي هالرشم ليكي بنيرم بوليس بيبا شعبوبا شاق من هدوة حتى تا وخيش كل او كلابة ظلمة اما ساختة شي قسجكي هاي قساكم تشكا بيرسة دنياكم لا يتوبوا دنياكم ليه ورقتي توا اي دست خوش بيا کاک فتح بله زەحمەت نەبی یەک سوال لێ بکەم فرمو هاتووە هاتیە فندقی یان هاتیە چایخانەیەوە پارە دایتەوە لە سەلایەکی والله هاتو استراحتي بكم ئێ باشە لۆ لە ماڵی خۆت استراحەت ناکەی مام علي جان بس مالو جي استراحت ديا بەدە هەستە کاکە هەستە لاقە دوا درێژ کردی هەستە دەیت خۆت چاکە دەی دباشا من يك برسياري ليكم فەرموو ام قاتل تشيتشا ئەو قاچەت لە بالەمریشی دەچی نخي لك قاتك انت ئەوە پێشم ڕادەبیێری هەستە کاکە هەستە جوان دانیشە هەستە دەزانی چییە کاک فەتا چییە؟ کاکە ڕزار لێ دەکەم ئەو چایخانەیە مەزدە ڕسقی منە برام کاکە وەڵڵاهی چایخانەیە من دوێران کردیە کاکە وەڵڵاهی پیاو ناوێری بێتەوە چایخانەی هەندێک مشتری هەلەکن دەرکەی چایخانە دەرێ فەتاح قسە لە ڕوو لەوێ دەرێم ئادرێ ئەوە نهاتمە ژۆرێک کاچ خۆم لەوەم لێ دەکەی برام اي چی بکەم کاکە گیان دڵەکەم ئاوای ئەگەر ئەو قسەی نەکەم دڵمە تەقێ کورە کاکە لەو زمانەی لۆ قسەی حەق دەکەی برام کورە لەو زمانەی زمانی خۆت بگرە سەر سەلامەت دەبی کاچی خۆم مام علي ورا ورا زعين شي بس عم تشاور ام شايب آي بيلي من حل ليش ني بآي قتل لي خوش خلق قلب اخوات جاكي خوش والله باي مقتر سهل لو لێنێم ها دوبە خۆت 250 دینارم دەدەیە ئەویش غردەبتەوە سەری مانجە ئەگەر شتەکەم بدەیە زۆر زاریش لەبیر دەچی لەسەر لایەک شپارت دایتەوە زڵان بگرە ورا مام علي يكشني كواب يضرب توخوا اما تشي بجلان تخوا معقول اما تنسيق الشروال وكراز بيكوا ئەو چاقتەیە شو ناقم لي ظلمة تقيني يلم باشە ئەمن یەک سوال لێ دەکەم بله بە شەرەفەوە تەنسیقە کە چەر و چێت هذا والله موديتي السلام عليكم وعليكم السلام مشتری هات قوربان دەم قسەی نەکەی قەتەلت باز دەکەم كاك فتح جان باشي باشي بخير لي وضع شلونه الدواز لما جماعتين بينا سامان وتشيها كورة كاكا من همو دنيا مخوشة حزكم همو دنيا ماسك ما تشيش مان كودوايج لبشتو خنجري جهراوي مان ليبا ما خنجري جهراوي ليبا أنا والله سامان جان من قسم للروح باشا ما خنجري جهراوي من كده تاخوني يجي كنا دوانا نسيانا نصا على براس بين كنتو سامان اش بيتو لقى مالي خزوره كورة مالا بقرنا جيرتو برتو بوچو اي هاوارتو باسي كيكي كورة كاكا ود وزاريك بو بيش براسي ازادي صدام حسين ما بو كاتا كورة كاكا موضوعانا باس ما كلف زال ليكم ها سامان بيت وقتي خوي شلون بكل لكوتي تاع عزيره وا انا كورة كاكا دبي بروتشي موضوع كوراني دي انتو هم يوم توزي للسنه والروش ورابط براوتو ده تو واسده وبينا علينا يستخ عفريتي شي بيوجني عربي بدو تقاتي السيح من؟ بلا تو جاتو كي كوت البازوي علينا سدو كوتي تقلباسي بدو تو سربانا روجي دو جار سركي داني يعني توي تخوارو وري باوكم عيبه با خلق باس نكا برو لو كولانا انا باسي تويا كورة كاكا توزي وجدان تبي خواب ناسا كاكا وكسب يدرتان وبيكسوكارا لسر وجوريكم دابي للرأي وخويا بخيركم عيبو بيراميد انا اخي تايبه لما تشيل بيراميد كم كاكا جانا فقيره هانا يبو من هنا كورة عيبه كاكا عيبه من قسم للرو وازلم شتانا بينا كورة بس اقسم للروح قسم للروح هزار يقبق تاني بو كدب كورة بس كاكا عيبه توزي ببرو تداخلي مشكله معالمك او تشاكش من اخوان ناخو لو دەڕۆی برام لۆ دەڕۆی کاکە وەچت بەوەی گۆوارڕۆیی کاکە لۆ لێ ناگەڕێی مشتری لە چایخانە من بەحەسێتەوە لۆ مشتری دەڕەوێنیەوە لە ڕای خوای کاکە لێگەرە دوعانە کازبیاتی بکەم لۆ ماڵ و منداڵم مام علي جان قسيها غراقه بينا خوشة مەکە السلام عليكم
وعليكم السلام سلام بخير سپاس نانی بەیانی چیمان هەیە خێر بوو هیچ نییەوە شێتەوی پشتم مەجید هەستە بڕۆین دەستڕادۆشەنم دەترسم نه زۆر شێت نییە تەختەچی نوخستانە ئەوە پێ کەسە شەوان لێرە دەنی بەڵێ چیمان هەیە نانی بەیانی ماست قەیماخ هەنجون پەنیر هێرکە ئەمرکە دڵی من چییە خۆی من قەیماغێک دەخۆم قەیماخ بە چاوان جەنابەت بۆ من سێ شیش دوم بێنە لەگەڵ کەبابێکە خۆیرە کەباب خانە نیە ئێرە بەس نانی سوێنانی لێ حەیامان مە بە مەجید تۆزێ ماست بە چاوان چاوان کاک مەجی بەخێر بێ فەتە ئەمە تۆی بەڵێ ێ باشە خۆ چایچێکەوتی ئەوە شێتە من شێتم کورە ئاشجا و ئابایی شێتە مەجی ئەمە حەلاوە وا جوان بووە بابە حەلاویی حەلاوی داما و چەند ساڵ لە جیا کەوتو نەخۆشە ئەمە چییە؟ ئەمە ژنە تازەکە بوو هەیە خوادا ئەوەشەی ئەمرن نەمێنێ باشە بەڵێ ئەو پارەی لەما سەرفێ کردووە لە حەلاوە سەرفە کردای باشتر نەبوو ئەرە بابە تۆ قەچیە بەسەرەوە ئێمە قسەم لە ڕووە ئەرە بابە دەبەسە لە ڕۆ بێڵە دانیشین ئەی باشە بۆ هێناوتە بوو ئێرە بۆ نان خواردن ئەزانین چۆن بەڕاستی ئیشی محکەمەمان هەبوو وتم تا لە ماڵەوە چا حازرەکە و تا نانەپولێت تەخیرە بین لێرە نانێکە خۆین و ڕێگە چین بۆ محکەمە وەڵڵای ئافرم مەجی ئەشەم بیلا عەقڵە ئیشەکە بۆ ئەوی زوو بگەیتە محکەمە یەک قەڵەباڵغی ئەو محکەمەی بەرراکەوێ چۆن دوو ڕیزە تێگەشی دوو ڕیز گیراوە ئەو عالەمە هەمووی زەواجەکە نە کوڕی باوکم ڕیزێکیان چوار کەس ژن ماراکە ڕیزەکەی کە ئاوا پێچاو پێچ هەمووی تەڵاقەیرێ بەڵێ بەڵێ یەک پرسیاری کەم هەیە بڵێ ئەمریکا ئەم خوشکە ناوی چییە؟ ئەمە ناوی لولووە مەجیژیان ئێستا لولو بەم تێراناڵێن ئەمە نێ دەنویان خوارە پێڵەن لولو مولو ئابەواناڵێن بەقوربان ئەزانین چۆن خۆی ناوی لایەقە بەڵام لایەقەکە خۆش نییە حەزم کرد لە قەبەکەی لولوودە یەک پرسیاری کە بکەم خۆ عاجز نابی ناوەڵە بەس لە براژنیەکەم براژن ئەرێ براژن ماڵێ بە قوڕ نەگیرە سەر لە من شتێکە دەجوابی بەرەوە بەڵێ برام ئەڵێم تۆ باوک برا نیتە ئەوانە چ پەیوەندی بە تۆی شتانە لە من دەپرسی تۆ قەچێ بەسەرەوە باوکو برای بۆ چییە ئەوە نیە من دانیشتم مێ دەکەیم من باوکیم بابیم برایم ئەژداد و ئابایم تۆ قەچێ بەسەرەوە مەجیژیان تۆ شخصیاتێ نییە بە ساخەوە بڵێ ئەڵێم شخصیاتێ نییە احترامی خۆ بگرە ها تێگەیش ئەگەر شخصیاتێ هەبووە یەکەمین ژنێ بەسەر حەلاو ناهێنا دووهەمینیش ئەم ئافرەتە و ناهێنا ئەم چاخانە بۆنە ئەو هەموو پیاوە احترامی خۆ بگرە ها کوڕی باوکم من قسەم لە ڕووە ئەرە دەبەسە قسەم لە ڕووە سەرێڵەی بەڕووە هەستا ژنەکە با بڕێ والله چیوە مامۆستا گوڵو ئەڕۆینجا هەڵێ دانیشین مامۆستا ماسە جەرزەیەکە مینای بەس یەک قستامکە قوربان دەبوو ێ وەڵی خۆشە بەڵام ئەم قسە لە ڕووە نارە دانیشین کاکە ناخۆی براژم برە چ نه ئەڕۆین ئەوە چ بەوانە گوتێ کاکەوانە لۆ غاریاندا هیچم نەوت کە هەستا لە خۆفی خوای نەبینیە ئەو ماسەی دەڕێژ بەسەرت کەرە چش پیا دەکەم نیە بڵعکە سواری کەرێت دەکەم کورە کاکە بەسە فەتەح ئەوە ئاخر ڕۆژە دێ چایخانەی من چیت کە بێ و چایخانێ هەردوو لاقت دەچێن تێگەیشتی بۆ لەبەرەوەی ئەمریش قسەم لە ڕووە جەنابەت لە ژێر دروشبی قسەم لە ڕووە ئەو چایخانە دوێران کرد تاحتیمت کرد ئیفلاست پێ کردم